ئازیزان کورسات مەگەزین بەردەوامی هەیە و کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەشمان بۆ ئامادەکردوونێکی شلەوانە هەر بە هەمان شێوە باسکردنی هونەرە جالاوە هونەرێکێکە لەو هۆکارانەی کە ئەتوانیت نەتەوەی وڵاتەکەت کللتوری وڵاتەکەت بە وڵاتانی جیهان بناسێنیت. اینجا هەواڵێکی دیکەمان ئەوەیە کە بە خۆشحاڵیەوە توانراوە لە ڕێگەی هونەرەوە بە هەماهەنگیەک کارێک لە نێوان کوردستان و ئیسپانیا بکرێت و وا بڕیارە 14 و 15 ئەم مانگە گروپی بەناوبانگی فلامینگۆ بێنە کوردستان. ئەنجالاوە بە پرسیارێکی ئەوەت لێ بکەم. بەزانم تۆ بینەری سەمای فلامینگۆی حەزەکەی کە تەماشاکەی چێژی لێ بینی؟ گراسیاس یەکسەر بوو بە ئیسپانی وەکو سەما نا من هیچ لەگەڵ سەما بینێکی ئەوتۆم نییە بەس بینەری دراماکانیان بە تایبەت ئەوەی کە لە ماوەی پێش زۆر دەنگیا بووە لا کاسا دێ پاپێل ئەگەر بیرما بێت بینەرانیش ئەچیدم کە زۆرینەیان بینیویانە و چەند وشەیەکی کەش ئەزانم بۆ نمونە توان بڵێم هۆلا کەمەستاس ئەم شان نازانم. تۆ خۆت چۆنی لەگەڵ ئیسپانیا؟ من گوێ لە گۆرانی ئیسپانیا ئەگرم هەموو ڕۆژێک و بینەری دراماکانیانم هەر بە هەمان شێوەی تۆ زۆر چێژ لە فیلم و دراماکانیان وەرەگرم. ئەنجا بەو هۆکارەوە بەو مناسەبەیەوە هاوکارمان پەیوەند فەیزوڵڵا بڕگەیەکی بۆ ئامادە کردوین لە ئیسپانیاوە با ئێمەش بەیەکەوە بینەری بین. سڵتان لێبێت ئەم کاتتان باش لە مدریدەوە جوانترین سڵاو لە بینەرانی کورسات مەگەزین بێت. هەمیشە لەوەی کە کوردستان بۆ ناسراوە کە ئەوێت باشترین لە کار و چالاکیە ڕۆشن بیریەکان لە وڵاتانی دیکەش بەجیان لە هەرێمی کوردستانیش ئەنجامدات. هەر بۆیە بە نوێنەرایەتی وەزارەتی ڕۆشنبیری هەرێمی کوردستان ئەمڕۆ چاپێکەوتنیان کرد و دانیشتنێکیان کرد لەگەڵ بەشێک لە فاوندیشنی وەزارەتی ڕۆشنبیری لە ئیسپانیا واروها بە تایبەتی لەسەر کارە کللتوریەکان بۆ ئەوەی کە بتوانن لە داهاتوودا کار و چالاکەکان و پرۆژەکانی ئێش بتوانن لێرە جێبەجێ بکەن و لە هەمان کاتیشدا لە داهاتوودا بڕیاروایە لەگەڵ سەفارەتی عێراق و وەروها بە هاوبەشی هەرێمی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری چالاکێک و فستیڤاڵێکی هەفتەی لە ئیسپانیا ئەنجام بدێت. مەبەستا من چاپێکەوتن ئەەکەم لەگەڵ بەشێک لەوانەیە کە لە کۆبوونەوەکاندا بەشدار بوون و زانیاری زیاتر لەسەر چالاکیەکە وەرەگرین. کایدەی سەبارەت بە کۆبوونەوەی کە لەگەڵ بەڕێوەبەری فاوندیشنە هونەریەکەی ئیسپانیا کردان سەبارەت بە کارە کللتوریەکان کە هەماهەنگی بێت لە نێوان ئیسپانیا و کوردستان. سپاس بۆیەوە دیارە ئەمڕۆ ئێمە ئەوەکو وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی دامەزراوەی فاوندیشن بۆ کاروباری هونەری وەسەر بە وەزارەتی ڕۆشنبیری ئیسپانیا ئەمڕۆ سەردانمان کردن لێرە کۆبوونەوەیەکی بەرهەمدارمان کرد و تێیدا ئاڵوگۆڕی بیرڕاکانمان کرد بۆ ئەوەی بتوانین لە ئایندەیە پەیوەندیمان هەبێت و چالاکی هاوبەشمان هەبێت و بتوانین کۆمەڵێک چالاکی ڕۆشنبیری کوردی بهێنە ئیسپانیا و ئەوانیش بە هەمان شێوە ئەمەش لە پێناوی بتوانین کە ئاشنایەتی دروستکەن لە نێوان گەلی ئیسپانیا و گەلی کورد بۆ هونەر بۆ ئەدەب بۆ کللتور و جێگەی خۆیەتی من دەستخۆشی لە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیسپانیا بکەم کە ئەم دیدارانەی ساز کردووە ئەویش لە پێناوی ئەوەی کە ئێمە لە ئایندەیە ئامانجمانە کە هاوبەشێکی باش لە چالاکی هونەری ڕۆشنبیری کللتوری دروستکەین و ئەم سەردانشمان بۆ یەکترناسین بۆ ئاڵوگۆڕە و ئیشەڵڵا ئەوان سەردانی هەرێمی کوردستانەکەن و ئێمەش بەردەوام لە ڕێگەی نوێنەراتیمانەوە ئەتوانین کللتور و فەرهەنگی خۆمان بە گەلی ئیسپانیا بناسین. باشە سەبارەت بەوەی کە لە پلانە هەیە کە هەفتە چالاکێک بەڕێوە ببرێت لە ئیسپانیا کە بە هاوبەشی ئەبێت لەگەڵ سەفارەتی عێراق و کوردستانیش بۆ ئەوەی کە کللتورەکانی ئەو وڵاتش بە ئیسپانیا بناسێنە زانای مامێتە سەبارەت بەم دیارە ئەمڕۆژ هەر بە هەمان شێوە لەگ سەفارەتی عێراق دیدارێکی هونەریمان هەبوو لەگەڵ بەشی هونەری ڕۆشنبیری سەفارەتی عێراق بە ئامادەبوونی جێگری نایبی سەفیر و
کۆبووینەوە قسە و باسمان کرد لەسەر ئەو هەفتە چالاکیە ڕۆشنبیری ڕووناکبیریەی کە قەرارە لە چەند ڕۆژی ئایندەیە لە ئیسپانیا بکرێت حتمما هەرێمی کوردستانیش بەشێکە بێت لەو چالاکیە و کارمان بۆ ئەوە کرد لە بەرنامەکان گفتوگۆمان کرد و ئینشەڵای مەشگەڕاینەوە کار لەسەرەوەکەین کە چۆن بتوانین لەو هەفتەیە کولتور و توراس و شناسی خۆمان لە ڕووی هونەر و ئەدەب و فەرهەنگەوە بێنینەوە ناو ئیسپانیا حتمما ئەویش بە هاوکاری نوێنەراتی حکوومەتی هەرێم و ئینشەڵا ئەوەش بەرنامەیەکە لە ئایندەیە توانین کۆمەڵێک بەرهەمی هونەری ڕۆشنبیری کللتوری بێنە ئیسپانیا لەو هەفتە چالاکیی کە ئێمە هەرێمی کوردستان و لەگەڵ سەفارەتی عێراق و لە عێراق هاکرێت حتمما هەرێمی کوردستانیش ئەتوانێت بەشدار بێت لەو هەفتە چالاکیە. سڵاو چۆنی؟ من باشم زۆر سپاس. دەتوانی هەنێ زانیاریم پێ بڵێیت دەربارەی ئەم ڕێکخراوە؟ زۆر باشە. ئەم ڕێکخراوە من بەرپرسی بەشی کللتوریم تێدا. ئەمە پەیمانگایەکی زۆر گەورەیە کە جۆرەها چالاکی جیاوازی تێدایە و ئەمانە بەرپرسیارەتی منە لە کردنەوەی پێشانگایەک و تیژ خستنە سەر ناوەڕاستی سەدەی 19 و سەدەی 20 گۆڕانکاریەکانی سەردەم و هەروەها بواری فۆتۆگرافەری. پێم وایە لە میانەی پێشانگەکەماندا تەنها تیشک ناخێنە سەر کللتوری ئیسپانیا بەڵکو تیشک ماستۆت سەر کللتوری جیهان و ئێمە لێرە لە مەدرید ئەوەمان سەلماندوو و هەندێک لە پێشانگەکانمان لە وڵاتی تریش ئەو ڕاستیان سەلماندووە. کاکەمینۆکۆ کۆنسڵی عێراق لە ئیسپانیا لەسەبات بۆ هەفتە چالاکی کە بڕیار وایە بەڕێوە بچێت لە مانگی 5 ئەگەر کەمێک زانیاریمان بیتێ سەبات بە هەفتە چالاکیەکە. بەڵێ پێشێکی بە خێراتنی شاندی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ هاتنیان بۆ باڵێۆزخانەی کۆماری عێراق لە مەدرید و هەروەها باسی ئەو ئەسبوعی سەقافیمان کرد کەەوە هەفتەی سەقافی کە چەند ڕۆژێک لە خۆی دەگرێت بە جۆرەها چالاکی و لەگەڵ شاندی حکوومەتی هەرێم وەزارەتی ڕەوشنبیری باسی ئەو کار و چالاکیانەمان کرد کەوا ئەوان بەشداری تێدا دەکەن وەکو گروپی هەلپەرچەیە موسیقا گۆرانی و جۆرەها شتی تر. بەخێر بێن سەر چاو من جێگری باڵوێزی عێراقم لە مەدرید دڵخۆش بووم ئەمڕۆ بەم سەردانتان بە تایبەت نوێنەرانی وەزارەتی ڕۆشنبیری کوردستان لە ڕاستیدا دڵخۆش بووین بۆ فیستیڤاڵ و چالاکی کە ئەنجام درا هەروەها هەماهەنگ دەبین لە کاری هاوبەشی هونەری و ڕۆشنبیری کە ئەوەش پردی پەیوەندی دروست دەکات لە نێوان ئێمە و خوشک و برایانمان لە هەرێمی کوردستان. جێ خۆشحاڵیە چالاکیەکانمان لە ڕووی کولتوری و فۆلکلۆریەوە دەنگدانەوەیەکی باشی هەبووە. بە هەماهەنگی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها سەفارەتی عێراق ئەم چالاکیە بەڕێوە ئەچێت لە داهاتوودا و بە بەشداری چەندین هونەرمەند و هەروەها بابەتە کللتوریەکان لە هەرێمی کوردستان و پیشاندانی بە وڵاتی ئیسپانیا. زۆر سپاس بۆ بینەرانی مەگەزین کە تاکو ئێستا بینەری ئێمە بوون.